وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی. ژاڵا بەیانیت باش. باشتر مەریوان بۆ تۆ بینەرانی NRT لە ئێستادا ئێمە لە شاری سلێمانی لە ئەمڕۆیە کۆمەڵێک کار و چالاکی و هەروە کۆنگرەی ڕۆژنامەوانی لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێت. بەڵام پێشەوەی بچمە لای زانیاریەکانی ڕۆژی شاری سلێمانی پێم باشە باسێک دیسان لە بایکۆتکردن و مانگرتنی مامۆستایان لە هۆڵەکانی خوێندن بکەین و بەپێی وتەی خۆیان بەشێک لەو مامۆستایانەی کە بۆ زیاتر لە 20 ڕۆژە چێک کە بایکۆتی پۆلەکانی خوێندن و هەروەها دەوامیان کردووە ئەمڕۆژ دیسان لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانیە بەردەوامە بن لە بایکۆتکردن و مانگرتنی خۆیان. بەڵام ئاماژەش بەوا دەم کە تاکوی ئێستا ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ زیاترە بێ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە نەهێشراوە هیچ ڕاگەیاندنی ڕووماڵی بایکۆتکردن و هەروەها مانگرتنی ئەو فەرمانبەرانە بکات. هەرچەندە لە بەشێک لە خوێندنگاکاندا بەتایبەت خوێندنگا ئامادەییەکان لە ئێستا لە شاری سلێمانی خوێندن بەردەوامی هەیە و دەوامی ئاسایی خۆیان ئەکەن لەبەرەوەی کە چیدی زیاتر لەوە خوێندکارەکان لە دەوام و هەروەها وانەکانی خۆیان دوانەکەون. مەریوان ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەلایەن کۆمەڵی کوردستانی سەوز لە شاری سلێمانی و سەرچنار بەڕێوە ئەچێکام کۆنگرەیە بە مەبەستی سووتاندن و لە ناوبردنی 400 درەخت لە ناوچەی قلیاسانەکە وەک خۆیان ئاماژەی پێەکەن دیار نییە لەلایەن کێوە و بە چ مەبەستێ ئەو درەختانە سووتێنراوە لە نێو براوەکە وەکو ژینگە پارێزانیش گلەییان لەم باردۆخە هەیەەوە باکارێکی نایاسایی و هەروەها زەرەر و زیانیش بۆ ژینگە ناوی ئەبن. بڕیار وایە سبەینێ لە شاری سلێمانی و پارکی ئازادی و سەکۆی ئازادیا لەلایەن 2 هونەرمەند شەوقی خۆشی شەوقی و چیمەن ئیسماعیلەوە نمایشێک بە ناوی سەکۆی گەمەی کورسیەکان بەڕێوە بچێت کە لە کاتژمێر 3:30 ئەم نمایشەوە ئەم کار و چالاکیە لەلایەن ئەو 2 هونەرمەندەوە سازەکرێت کە زیاتر ئامانج لەم دۆخە سیاسی هەرێمەوە ئەیانەوێت لە ڕێگەی هونەرەوە ئامانجێ بە لایەنە سیاسەکان و هەروەها لایەنی پەیوەندیدار بە بابەت و دۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە بگەێنن. کێشەی دەرمان دیسان لە هەرێمی کوردستان بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی سەری هەڵداوەتەوە و ئەم کێشەیە لە ئێستاە کەمی دەرمانیشی لە شاری سلێمانی بە دوای خۆی داهێناوە و لایەنەکان وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستیش هۆکارەکەی بۆ نەبوونی پارە لە بانکدا دەگەڕێنەوە کە دیسان قەیرانی دارایی هۆکارە بۆ کەمی دەرمان و هەروەها نەبوونی دەرمان لە شاری سلێمانیەوە پێ دەچێت لە ڕۆژانی داهاتووە ئەم حاڵەتە زیاتر بەرچاو بێت و بەتایبەت ئەو دەرمانانەی کە زۆر پێویستە بۆ نەخۆشیە درێژخایان و دەگمەنەکان کە هەیە. مەریوان تا ئەم ساتە ئەمە دوایین زانیاریەکە لە لای ئێمە هەیە لە شاری سلێمانیە. جگە لە بایکۆتکردنی دەوامی مامۆستایانیش ئەمەوێ ئاماژەیە کرد بە بایکۆتکردنی دەوامی فەرمانبەران لە چەند بەڕێوەبەرایەتێکی شاری سلێمانیە بدەم کە ئەویش بەردەوامی هەیە. بەڵێ سوپاس بۆ ژاڵە محەممەد بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی شاری